الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. سرتا لخواي پروردگار دا پارمو که روژوی مانجی رمضان لهمو لایکمان قبول کاتن و خواي گورا بمسلمانی بمان جنه بمسلمانی بمان مرنه بمسلمانی زندی من کاتوا و خواي پروردگار عاقبت خیر من بکاتن و لو مانگه یچیک بین لوانی که خواي پروردگار لیان خوش دبیتن و عفیان دکا و آزادیان دکاتن. برانی بریز او تسنوانی که داندرا و بو من پیم خوش لخزمت فرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە خزمەت فرمودەکانی پێغەمبەری خوا بگەین لە فەتح الباری. بەڵام ئەم شەو چونکە یەکەم دەرسە پێم خۆش بوو بە لیقایەک لە نێوان ئیمامی حەسەنی بەسری لەگەڵ جەعفەری سادق ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ بەوە دەست پێ بکەم بەڕاستی. برایانی بەڕێز پێشەوەی کە بچمە سەر ئەو لیقایە لە نێوان ئەو دوو پیاوە گەورە کە هەردووچیان سەلەفی ئەو ئومەتەن و پیاو صالح و پیاو چاچی ئەو ئومەتەن و هەردووچیان لە ژامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە ئەو پیاوە لەدایک دەبێتن. بەهۆی سەرقاڵی دایکی کە خزمەتکار دەبێت لە ماڵان و خزمەتی خاوەن ماڵەکەی دەکاتن، زیاتر حەسەنی بەسری لە لای دایکی ئیمانداران دەمێنێتەوە لە لای ئوم سەلەمە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ و ئوم سەلەمە کە خێزانی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام شیری پێداوە. هەندێک لە عولەما دەفەرمون بەرەکەتی علمی ئەو پیاوەی زیاتر هی ئەوەیە کە ئوم سەلەمە شیری پێداوە. ئیمامی عومەریش دوعای بۆ کردوون بە گچکەی. لەبەرەوەی پێم خۆشە کە دەڵێم ئەمڕۆ بچینە خزمەت ئەو لیقای نێوان حەسەنی بەسری و جەعفەری سادق کە بەڕاستی بۆ دەستپێکی ڕەمەزانمان زۆر ئیستیفادەی لێ دەکەین. بەڵام تەماشەکە دەرسێکی زۆر عەجایبی تێدایە. تەمەنیوی تەماشەکە لە 2 ساڵ یان 4 ساڵ مابوون لە خەلافەتی ئیمامی عومەر ئەو پیاوە لەدایک دەبێتن. جەعفەری سادق لە پشتی ئیمامی عەلیە، لە نەوەکانی حوسەینی کوڕی عەلیە، لە ساڵی 80 هجری لەدایک دەبێتن لە مەدینە. کەواتە حەسەنی بەسری زۆر بەتەمەنترە لە جەعفەری سادق، زۆر بەتەمەنترە لە جەعفەری سادق. بەڵام دائیمەن برایانی بەڕێزم تەماشە دەکەین مەسەلەی تەمەن لە لای ئەوانە زۆر گرنگی نەبوو بەڕاستی و تالیبی ئەوە بوون کە ئەوانە بە دوای علم و زانست و بە دوای تەسکیەی نەفس داگەڕاون. لەبەرەوە تەماشە دەکەین حەسەنی بەسری ڕۆژێک ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر هەردوو لایەن بێتن دەچێتە خزمەت جەعفەری سادق، پێی دەفەرمێتن یا ئیمام ئامۆژگاریم بکە، یان دەفەرمێ یا ئیمام ئەوسینی. ئامۆژگاریکردن و وەسیەتکردن و هەمووی دەلالەت لەسەر چ دەکا؟ دەلالەت لەسەرەوەی دەکا کە بەڕاستی ئینسان پێویستە کاتن ئەگەر مەهما علمی هەبێ مەهما خاوەنی زوهد و تەقوا بێ پێویستە لە خەڵکی دیکە گوێ ڕابگریت و خەڵک ئامۆژگاری بکات. ئەویش ڕەحمەتی خوای لێبێ پێی دەفەرمێ یا حەسەن، دەفەرمێ ئەی حەسەن ئەطع من ئەحسەنە ئیلەیک، دەفەرمێ گوێڕایەڵی زاتێک بە کە چاکەی لەگەڵ کردووی. فطرەتی ئینسان وایە برایانی بەڕێزم، ئینسان ئەو کەسەی کە چاکەی لەگەڵ دەکا عادەتەن ئینسان گوێڕایەڵی دەبێتن و هەرچی کە چاکە و نیعمەتێکە هەمانە لەگەڵمان کراوە لەلایەن خواوێ تەبارەک و تەعالە. وما بكم فما بكم من نعمة فمن الله. هەرچی کە نیعمەت و چاکەیەکە شچی دەبین هەمووی لەلایەن خوای پەروەردگارەوەیە. بەڵام دائیمەن ئینسان برایانی بەڕێزم کوێرە بەرامبەر بە نیعمەتەکانی خوا، هەست بە نیعمەتەکانی خوا ناکاتن. کاتێک هەست بە نیعمەتەکان دەکەی کە لێت وەربگرێنەوە، بڕۆ سەردانی نەخۆشێک بکە، سەردانی کەسێک بکە
جەڵتەی دەماغی لێدایە، کەسانێک کە شەلەلن، کەسانێک کە قاچیان شکاوە، کەسانێک کە ناتوانن قسە بکەن. ئەوجا ئەو نیعمەتانە دەزانی کە خوای گەورە چی نیعمەتێکی بە قسمەتە تۆ کردوون، خاوەنی چی نیعمەتێکی. لەبەرەوەی یەکەم ئامۆژگاری حەسەن دەکا، پێی دەفەرمێ ئەی حەسەن گوێڕایەڵی ئەوە بە کە چاکەی لەگەڵ کردووی. ئەوجا دەفەرمێ فإن لم تطعه فلا تعصي له أمره. ئەی حەسەن ئەگەر گوێڕایەڵیشی ناکەی سەرپێچی ئەمر و فەرمانەکانی مەکە. لەبەرەوە خوای گەورە دوو کۆمەڵە شتێکی هەن برایانی بەڕێزم، تاعەت و عیبادەت و خواپەرستی هەن، و کۆمەڵە گوناه و تاوان و سەرپێچێکیشان خوای گەورە نەهی لێ کردووە. ئەگەر تاعەت و عیبادەت ناکەی خۆت لە حەرام و لە گوناه و تاوان و مەعسیەت بپارێزە. ئەوە لیقای لە مابەینی چێیە؟ لە مابەینی ئەو دوو پیاوە بەڕێزەیە. یەکیان لە دەگەڕێتەوە سەر پشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە تەرەفی ئیمامی عەلی جەعفەری سادق، ئەوی دیشیان هەر دەگەڕێتەوە سەر خانەوادەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەبەرەوەی لە دایکی ئیمانداران سەلەمە شیری خواردووە. ئەوجا دەفەرمێ وإن لم تطعه وعصيت أمره فلا تأكل من رزقه. ئەگەر گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی نەبووی و گوێشت بە حەرامەکان نەدا و حەرامەکانیشت هەموو کردن، دەفەرمێ لە ڕزق و ڕۆزیوی مەخۆ. وەرە شتێکم بۆ بین و لەسەر ئەو زەویەی خوای گەورە تەبارەک و تەعالە خەڵقی نەکرد بێ هیوی نەبێتن. لەبەرەوە لە یەکێک لە پیاوچاکان ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ پێم سەیرە خوایەک تەبارەک و تەعالە بارانتان بۆ ببارێنیتن، زەویتان بۆ سەوزکە، نیعمەتەکانی خۆتان پێ بداتن، ئێوەش ستایش و شکرانەی خەڵکی دیکە بکەن. ئەوە قسەی چییە؟ قسەی کەسێکە کە هێستانەکەەوە حیدانە بەزیوە. بابی سەعیدی کوڕی زەید کە عەشەرەی مبەششەرەیە. ئەو زەیدە پێغەمبەری خوا بینیوێتی لەگەڵی دانیشتووە. دەڵێ ڕۆژێ لە مەجلیسێک دانیشتین پێشەوەی کە بمە پێغەمبەر، داوەتێکی گەورە بوو لە مەککە، دەڵێ سنیەکی گەورەیان هینا، حەیوانیان لە بۆ بتوسەنەمەکان سەر بڕین و دانا لە پێشەمە بیخۆین. پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام فەرموویە من ناخۆمەوانە لەبەرەوەی کوژراون و لە بۆ بتوسەنەمان. ئەو کاتەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوانەی ئەو حەیوانانەی کە کوژراونەوە لە بۆ غەیری خوا نەیخواردەوە. ئەو زەیدەش لەوێن دەرێ بووە بەرامبەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. فەرمووی گۆشتەکەم لە پێش زەید دانا، فەرمووی ئەمیش ناخۆم ئەی موحەممەد. پێم سەیرە ئەو خەڵکە گوتی، تی ئەو وەقسە هات، تی پێم سەیرە خوایەک بارانی باراندە بێتن، جیای سەوز کرده بێ، ئەو حەیوانەی بۆ پەروەردە کرده بن، بۆی قەڵەو کرده بن، هەموو نیعمەتەکانی خوا بن، ئەوی بچنە بۆ بتوسەنەمانی سەر ببڕن، چۆن دەیخۆم؟ جا لەبەرەوە دەفەرمیەکێک لەسەر کە دینی ئیبراهیم ما بێت و لەسەر فطرەت و فاتی کرد بێ و پیاوە بووە پێشەوەی کە خوای گەورە وحی بۆ پێغەمبەر بنێرێ عەلەیهی سەڵات وسەلام. کەواتە خۆشەویستانی خۆم، ئینسان لەبەرەوەی سونەتە کاتێک کە نان دەخۆی، کاتێک کە میوە دەخۆی، کاتێک کە هەر شتێک دەخۆی، سوپاس و ستایشی خوای لەسەر بکەی. ئەها گەر خوای گەورە بە کون فەیەکوونێک دەتوانێت ئەو ڕزق و ڕۆزێکەیە هەمووی بۆگەنی بکات و کەلکی هیچی پێوە نەمێنێت کەس ئیستیفادەی لێ نەکات. ئەگەر تاعەتی خوات نەکرد، سەرپێچیەکانی ئەمر و فەرمانی خوات کرد، ڕزقەکەی مەخۆ. وإن لم تطعه وعصيت أمره وأكلت من رزقه فلا تسكن داره. ئەگەر هەندەوە چ کابرای گوتی سەرکەش بووی، نەتپەرست، هەموو حەرامەکانت کردن، گوێت نەدا ڕزقەکەشت خوارد، تخوا لە خانوەکەی و لە ماڵەکەی دامەنیشە. ئەوجا خۆشەویستانی خۆم، ئاخر شت بەڕاستی قسەیەکە کە بۆ ئێمە دەرسێکی زۆر عەجایبە.
دفرمي وإن لم تطعه وعصيت أمره وأكلت من رزقه وسكنت داره فأعد جوابا وليكن صوابا. ئەگەر هەموو ئەو شتانت کردن وەڵامێک حازر بکە بۆ لیقای خوای پەروەردگار تەبارەک و تەعالە، بەڵام با وەڵامەکەت ڕاست و دروست بێت. بزانە چ وەڵامی خوا دەدەیەوە. بەڕاستی کاتێک کە ئەو ئینسان ئەو لیقایی دەخوێنیتەوە لێی ورد دەبێتەوە، ئەو کاتەی دەزانی کە مانای ژیان و ئەوانە چۆن لە ژیان تەماشای ژیانیان کردو، چۆن حیسابی لیقای خوای پەروەردگاریان کردو. لەبەرەوەی برایانی بەڕێزی خۆم، حەسەنی بەسری دەڵێن 24 ساعت کە تەماشەت دەکرد ئەو پیاوە دەتگۆ تازیە بارە، دەتگۆ تازە لەسەر تازیەک گەورەترین خۆشەویستی خۆی هەستاوە. هەتا لێیان پرسی بۆ ئاوا دائیمەن بە خەمباری و بە کاکە بۆ غەمبار نەبم، کەس بە منی گوتووە کە خوای پەروەردگار لێم خۆش بۆ عەفوی کردم و چێ دەڵێ خوای پەروەردگار نامسۆتینیتن، چێ دەڵێ خوای پەروەردگار نامباتە تۆزەخ. جا کۆتایی قسەکانم بەو قسەی حەسەنی بەسری دێنمەوە برایانی بەڕێزم. حەسەنی بەسری مەثەل و قسەی گەلێک زۆرن، نمونەی گەلێک زۆرن. بەڕاستی جێی ئەوەی ئینسان بە مانای کەلیمە دیڕاسەی شەخسیەت و ژیانی ئەو پیاوە بەڕێزەی بکات. دەفەرمێ هەر کەسێک سەرپێچی ئەمر و فەرمانەکانی خوای پەروەردگار بکە، ئیعلانی حەربی کردووە لەگەڵ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە، ئیعلانی شەڕی کردووە لەگەڵ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. و سوێن دەخوا دەفەرمێ واللهی لقد أدركت 70 بدريا، دەڵێ واللهی 70 ئەصحابی پێغەمبەرم بینین کە بەدری بوون، کە لە شەڕی بەدر بەشداریان کردووە. بە برادەرەکانی خۆی دەڵێتن، دەفەرمێ لەو ڕەئەیتموهم قلتم مەجانین، دەڵێ واللهی ئەگەر ئەنگۆ بتان بینی باندت گۆ ئەوانە شێتن، ئەوەندە وەکو بڵێ بێن بالات بوون و ئەوەندە دنیایان لا هیچ بوو، ئیهتیمامیان بە دنیا نەدەدا. وەلەو رؤوا خياركم لقالوا ما لهؤلاء من خلاق. ئەزانی ئەوانیشتیان بەنگۆ دەگۆ، دەڵێ ئەوانیش ئەگەر پیاو چاکەکانی ئێوەیان بینی باە ئەها ئەوە قسانەی کەنجینن. ئیسەردەمی تابعیانن، چونکە حەسەنی بەسری تابعی بووە، سەحابەی بینیون، لە خزمەت سەحاباندا بووە. دەڵێ ئەو سەحابانەی پێغەمبەری خوش کە من باسییان دەکەم عليه الصلاة والسلام ڕزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ، ئەگەر پیاو چاکەکانی ئێوەیان بینی بە دەیانگۆ وەڵڵاهی ئەوانە هیچ پاداشتێکیان نێ لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. ئەدی خەڵکی دیکە وەلەو ڕؤوا شرارەکم، ئەگەر پیاو خراپەکانی ئێوەیان بینی باە لقالوا ما يؤمن هؤلاء بيوم الحساب، دەیانگۆ وەڵڵاهی ئەوانە باوەڕیان بە ڕۆژی دوایی نییە، لەبەرەوەی ئاوا دەستیان هەڵکردوون لە خراپە و خراپەکاری و بە کەیفی خۆیان خراپە و خراپەکاری دەکەن. جا خۆشەویستانی خۆم، مانگی ڕەمەزان فرسەتە، ئینسان 1001 گوناه و تاوانی هەبێ، یەک تۆبە مابەینی خۆ و خوای خۆی هەموو شتێکی دەسڕێتەوە، هەموو شتێکی دەسڕێتەوە، پەڕێکی نوێ دەکاتەوە، کەس نییە گوناه نەکات، کەس نییە تاوان نەکاتن. وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ عليه الصلاة والسلام كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. هەر کەسێک کە کەثیر الخطاء بێ، زۆر گوناه و تاوانی کرد بێ، تەوبە بکاتن، خوای پەروەردگار لە گوناه و تاوانەکانی خۆش دەبێتن و عەفوی دەکاتن و گوناه و تاوانەکانیشی بەچاکە بۆ حساب دەکاتن. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.